ئەمڕۆ لە بازاری کاردا واتە لە کۆمپانیا و کردی حکومی و تەنانەت پرۆژە بازرگانی بچووکان پێویستیان بە شارەزایەکی ئایتی هەیە. ئەرکی ئێمە لە زانکۆی گەشەبێدانی مرۆیی بەشی ئایتی پێگەیاندنی خوێندکاری پرۆفێشناڵە بۆ ئەم بوارە. هەموو پێداویستەکانی فێربوون تاقیگی پێویست بۆم بوارە ئامادەکراوە بە ستافێکی کارە کە ئەزمونێکی زانستی و کردداری زۆر باشیانەیە لە کردی گشتی تایبەت لە ناو دەرەوەی وڵات. ئێمە ئەم سیستەممان دروست کردووە. ئەم سیستەمە سیستەمێکی ERP کاملە. لە ڕێگەی ئەم پرۆژەیە ئێمە ئەتوانین نیوزەکەی فێک و ڕێڵ لە یەکترین جیایکەن. ئەم سیستەمە بەکارهێنرێت بۆ مارکێت و دەرمانخانە و کتێبخانەکان. توانین لە ڕێگەی ماپێکەوە کلینیکەکان دیاریکەیت و باشترین ڕێگە بۆ دیاریکا بۆی لە شوێنێکی خۆتەوە چی بۆ لای دکتۆرەکە بۆ دیاریکردن و جاکردنەوەی پرۆدەکتی فێک و ئۆرجیناڵە. خوێندکارەکانمان بە ستانداردێکی جیهانی پێدەگەێرین کە تەنانەت بتوان لە دەرەوەی وڵاتیش کاریان دەست بکەوێت.